بەرهەمێکی تری بەرهەمی دووەمی ئەخیر خێری بۆ دوا ڕۆژت چکە مردن سەرەتای دوا ڕۆژە البشارة لە کاتی ڕوحکێشاندا موژدەت پێدەدرێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون لكاتي سرمرق دا پیاوچاکان ئەوانەی کە کردەوەیان چاک بوو ئیمانیان ڕاست و دروست بوو مەلایکەتەکان دادەبەزن مردووەکە ئەوەی کە خەریکە ڕوحی دەچێشێ دەیان بینێ هەمویان ڕووگەش و ڕووجوان دڵخۆشکەر مژدەی پێدەدەن لا تخاف ولا تحزنوا مەترسە خەمی ڕابردوود نەبێ ترسی داهاتوود نەبێ بەنسبەت تۆوە داهاتوود بەس خۆشیە وا مەزانە مردن و ڕوحکێشان و قەبر و قیامەت و حیساب بۆ تۆ ناخۆشی نییە بۆ تۆ هەمووی مژدەی و خۆشیە بۆ چونکە خاوەنی عەمەلی صالح